میوانانی ماڵی خوا السلام علیکم ورحمة الله وبركاته. ئومێدەوارم لە پەروەردگار عیبادەتی ئەم مانگە شیرینە لە هەموو لایەکمان وەربگرێ ئینشاء الله تعالى. ئیماندارانی بەڕێز، یەکێکی تر لەو ئەرکانە پیرۆزانەی ئاینی ئیسلامی پیرۆز کە ڕۆژووە، هەموو لایەکمان بە فەزلی خوای پەروەردگار هاین بە ڕۆژوو توانیمان خوا دەرفەتی دا پێمان سوپاسی خوای ئەوێ. لەگەڵ ئەمەشدا یەکێکی تر لەو پایە جوانانەی ئیسلام کە زەکاتە ئیمانداران، ئەوش وەک ڕۆژۆکەیە خوای گەورە محاسەبەمان ئەکا و وەک نوێژەکەشە کە محاسەبەمان ئەکا، چونکە یەکێکە لە واجبەکان ئەوەی لە شەرعدا واجب بێ لەسەرمان، خوای گەورە دانە بە دانە محاسەبەمان ئەکا. بۆیە زەکات بابەتێکە خوای پەروەردگار لە قیامەتە محاسبەت ئەکا لەسەر درهەمێک، ئایا زەکاتەکەت داوە، ئایا جوان داتە، ئایا گەیەتە شوێن خۆی یان نەگەیە. ئەمە ئەبێ ئەو کەسانەی کە زەکات ئەدەن زۆر ئاگایان لەمانە بێ ئەو پرسیارانەی کە کردمان، چونکە زەکات بیری کەسێ مستحق نەگەیەتە دەستی مستحق، با هەموو دنیا هین تۆ بێ و زەکاتی تۆ بە بیدەی ناکەوێت لەسەرت. دوای خوای پەروەردگار محاسبەت ئەکا. مەسەلەی زەکات عاتفیتیان نییە، ئەمە لەبەر خزمە و بیدەمێ، ئەمە لەبەرەوەی دراوسەیە بیدەمێ، ئەمە لەبەرەوەی فڵان کەس ناردی بۆلام بیدەمێ. شەرع ئەمە ناڵێ، شەرع ئەڵێت ئەوەی مستحقە جوان لێ بکۆڵێەوە دوای بیدەرێ بە جوانی بە چاکی بۆی بگاتە شوێنەکەی خۆی. خذوا من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها. زكاة بۆچی ئەدەین ئیمانداران؟ لەبەر ئەوەی خوای پەروەردگار ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تۆ زەکاتەکان لێ سێنە بۆ ئەوەی پاک بنەوە، بۆ ئەوەی کە تەزکیەی دڵ و دەروونیانیش بێ، کە فێری ئەوە بن سەغی بن و ڕەحمێ بە هەژار و نەدار و لێ قەوماوەکان بکەن. لە قورئاندا ئەگە لاپەڕەکانی هەڵدەین و ئیمانداران، لە زۆر شوێندا خوای پەروەردگار دوشتی بەستەتە یەکەوە، جیای نەکردێتەوە، جودای نەکردێتەوە. خوای پەروەردگارە فەرمێ و ئەقیموا الصەلاة و ئاتوا الزەکاة. چۆن ئێستا ئەمە نوێژ ئەکەین، لە دوای نوێژەکە وتێتی زەکاتەکانش بدەن. ئەو کەسانەی کە ماڵیان هەیە، ئەو کەسانەی کە حەدی زەکات ئەکەوێتە سەریان نیسابە، کە لەوانە ئینسان ئەبێ کەمتر خەمینەکە، چووکە وریا بێ ئەمە یەکێکە لەو مافانەی کە پەروەردگار جەلە جەلالوه کە سبەینی یان دوو سبەی محاسبەمان ئەکا. ئیماندارانی خۆشەویست، سەحابەیەکی نازداری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەعلەبە بوو، فەرمووی ئەی پێغەمبەری خوا، چووە خزمەتی، فەرمووی ئەی پێغەمبەری خوا داوات لێ یەکەم دوعام بۆ بکە خوا دەوڵەمەندم کە. پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم فەرمووی تۆ دەوڵەمەندی شکر بۆ خوا، ئەوەنەت هەیە بەشی خۆت بکە. وتی ئەی پێغەمبەری بۆ خوا، وعد دەدەم لەسەر شانی خۆم، وعد دەدەم لەگەڵ نەفسی خۆما، خوا ئەگەر دەوڵەمەندم بکە مافی هەمووی بدەم، واتە خێر و سەدەقە و زەکات و گشتی بدەم. ئەم سەحابە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆی کە دوعا کرد، پاشان خوای پەروەردگار ماڵ و حاڵێکی پێدا، مەڕووماڵاتێکی زۆری پێدا، وای لێ هات لە مەدینە دەرچوو، چووە دەرەوەی مەدینە بە بۆنەی کار و کاسبیەکەی. نوێژی جمعەی دوور کەوتەوە لە نوێژی جمعە و جەماعەت و ئەوانە، سەرقاڵ بوو زۆر بەو ماڵەی کە خوای پەروەردگار دای پێی. کاتێ زەکات هات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناردی بۆ لای، وتی زەکاتی ماڵەکەی. ئەو وای زانی بە زۆر لێ ئەسێنن، هاوەک ئەمڕۆ دەوڵەمەندەکانی ئەمڕۆ وا ئەزانێ بە زۆر ئەڵێ ئەوەنە زەکات من ئەوەنە بدەم، وازانێ ئەمە گشتی بە قوەی بازنەی خۆیەتی، یعنی هێزی خۆیەتی، کون فەیەکونی هەموو ماڵ و خۆت و گشتی لە ناوەدا خوای پەروەردگار ئەگەر ویستی بێ لە سەد، یعنی تۆ لە 1,025,000 دەی، لە 100 دینارە 2 دینار و نیم ئەدەیتە خوا. چێ دەیتە خوا؟ تۆ ئێمە منەتەکەی خوا ئەو حەمکە ماڵەی داوە پێت لە باتی ئەوەی بڕۆی شکری بکەی کە زەکاتەکەت دەرکەی، دەری ناکەی، بە گۆترە دەرێکەی، ئەڵێی نەعوذ بالله خوا احتیاجی تۆیە یان تۆ احتیاجی خوای؟ خوا گۆترەی ناوێ، بە گۆترە ماڵەکەم ئەوە نەدەی ئەوەنە زەکاتە دەم. خوامەی بۆ چییە؟ خوا دەوڵەمەندە، خوا پێویستی بە پارە نییە، بە قوربانی نییە،
پێویستی بەم عیبادەتەی من و تۆ ئەیکەین نییە خوای پەروەردگار ئێمە بۆ خۆمان ئەیکەین کە ئەیکەین ئەبێ بە جوانی بیکەین خۆ نابێ بە گۆترەوە نە زەکاتە دەمیا ئەمەنە یا هەندێکەی هەن نایدا ئەم کوردستانە گە زەکات بدرێ و بە جوانی 1000 نامێنێ 1 فەقیر نامێنێ ئیمانداران نامێنێ یان زەکاتەکانمان وا لێ یەکەین کەس ئیفادەی لێ ناکا کەسی وایە با هەر کەسێک بچێ کەسێ دوو کەس بگرێتە ئەستۆی خۆی چی گەرەکە لە چیا نوقسانە ڕێک چەندێکی بیداتێ بۆ ئەوەی ئەم پیاوە دوای ئەم کاڵسیا لای ئیتر داوای زەکات نەکە ئاوا بێن نەک کابرا یەک شار ئەگەڕێ هەر زەکات کۆکاتەوە بەشی ناکە یان هەشە بەشی ئەکە هەرواز نایێرێ بەداخەوە ئەمڕۆ خەڵک نەفسی نزمە دوو لە ڕووجەنابتەن 100 دینار قەرزارە وەڵا زەکات وەرەگرم کورە عیبە ملیۆنێ قەرزارە کورەکە کە تۆ خانیتەیە شکر بەخوا نیت لە کرێ چییە شکر بەخوا موچەتەیە شکر بەخوا نەخۆش نیت نوقسان نیت ئەی زەکات چی وەرەگری تۆ خەڵکێ خانی نییە فەقیرە موچەی نییە بەس زمانە نەخۆشیە لە بانجێ کەوتۆ خەرکی ئەمرێ تخوا کەمنیان مستەحەقە ئیماندارە هەندێکەیە فێری سوال بووە ئیمانداران من نایشارمەوە فێری سوال بووە ساڵ بە ساڵ دانیشێ زەکات لە جەنابتانە سێنێ و پشتە داتەوە مایان دەنێ ئەمانە مەیان دەنێ زانیت وایە هەب چۆ گژیە خێرتەگا بێژە عیب ناکەی لە خۆت تۆ زەکات وەرەگری زەلامێکی بڕۆ کاسبی بکە بەڵام نەک بشتە گژیەوە کە تو یعنی لە شوێنەکانە ناو مزگەوتیان بەڵام مەی دەرێ بۆی فێر نەبێ سە خەڵک فێر بووە تێ بۆ لای ئێمە مامۆستا زەکات وەرگری نەوەڵا وەری مەگرە بۆ وەرەگری چەندێکە وەرت نەگردو بۆ وەرەگری وەڵڵاهی نەفسی وایە زەلامی وایە لە ناو ئێوەدا وەڵڵا 11 ملیۆن قەرزار بووە وەڵڵاهی زەختم لێ کردووە بەس پارەی دەمێ وەڵڵاهی وەری نەگرتووە حەز ناکەم ناوەکە بدەم وەڵڵاهی گەنجی وایە ژینی هێناوە تەکلیفم لێ کردووە خەڵکی خێرەمە مل مەگری ئەڵێ مامۆستا ئەڵێم فڵان کەسەوە ڕقەمەکەی بڕۆ بیدەرێ ئەژە کرێی 2 مانگم هەیە 2 مانگ ئەژە مامۆستا خوا کەریمە تا دوای 2 مانگ ئەم بە مۆنیکاوەکەوە یان بە سایرێکی آخر مۆدێل تێ لە بەردەم قابێت خوا زەکات هەیە بندەیتێ تخوا نەفسی ئەمە لەکوێ نەفسی ئەمە لەکوێ ئیمانداران بۆ ئەم دنیایە وای لێ هاتووە هەموو کەسێ بێ جاڕی بۆ بدەین بانگی بۆ بکەین زەکاتی بۆ کۆکەینەوە فڵانی بۆ ئەی برا زەکاتش ساڵێ 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ بەسە خوا تا قیامەتەوە بێ زەکات وەرگری یە ئەمە کرێ یە ئەمە ئەبێ ئێمە تا قیامەت ئەبێ هەر سوال بکەین ناکرێت تو ئینسانە بێ خۆی هەوڵدا بۆ خۆی ئیمساڵ احتیاجە قەیچەکە 5 ساڵتە لێ قەوماوە فەقیرە خوێنە هاتەتە سەری قەینا نەخۆشێکی قەینا پارەیەکی زۆر کەوتەتە سەری قەینا ئەمانە قەینا هەمومان سەر چاو و سەرسەرمان بەڵام غەیری ئەمە ئەبێ ئیمانداران ئەوەی هەوێتی هەر داوا بکە ئەوەی نیەتی هەر داوا بکە یعنی چۆنە بێ ئیماندا بەم فەوزایە چۆنە بێ بۆیە زەکاتەکان هیچی ناگاتە ئەڕوا زەکاتەکە خەڵک خێرەکە بەڵام سێرەکەی ئەمەنە دێت کابرالی تێکەچێ بەسە زمانە نازانێت چی بکا بیداتەکە ئیمانداران ئەم پیاوە بەڕێزەوای لێات بە زۆر لێسێنن هەتا خوای پەروەردگار ئاەتی دابەزاند لەسەری ومنهم من عاهد الله خوای گەورە پەروەردگارە فەرمێ هەندێکتان هەبوو پەیمانیاندا بەخوا گەخوا ماڵیان بداتێ بیبەخشن ئێستا شەیە لەم زمانە دەخوا چەند دوعای کرد بێت تا خوا ماڵی دا پێی ئێستا سێرەکەی زەکاتەکەی بە جوانی بە باشی بە چاکی نایدا ئیماندارن ئەو کاتە ئیماندارانی خۆشەویست ئەبێ کاتێ تۆ زەکات ئەدەی یان کاتێ تۆ شتێک ئەدەی ئەمانە بۆ ئەوە بێ کە یەکەمیان بۆ ئەوەیە کە تۆ زەکات ئەدەی لە ڕەزیلی نەجاتت بێ خێر ئەەکەی لە ڕەزیلی نەجاتت دەبێ دووەمیان تاقیکردنەوەی مرۆڤەکانە ئیماندارن کە زەکات و خێر ئەمڕۆ تو هەتە خوا تاقی دەکاتەوە من نیمە خوا تاقی مەکە سبەینی عەکسی لێ دێ من هەمە خوا تاقی من ئەکاتەوە دوو سبەی تاقی تۆکات ئەمە سێمیان ئیمانداران دۆستایەتی خۆشەویستیە لە نێوانی موسڵمانانە بەرەکەتی گەورەی ئەمە سەرەکەی هەموو ئەوانەی کە هەیەە یان ئەوانەی کە خێرەکەن یان زەکات فەرقی نییە بەڵام زەکاتەکە واجبەوە سەدەقەیە کە ئیدەنە فەقیر و هەژار و لێ قەوماوان یعنی ئەمانە سوودەکانی زەکات و خێرە ئیماندارن خاڵێکی ترمان ئەوەیە کە برایەتی خۆشەویستی لەنەوە ئیمانداران زۆر ئەبێتەوە و ئەبێ ئینسانی موسڵمانش و ئینسانی ئیماندار وریابی ئەگە زەکاتەکەی نەدا خوای پەروەردگار هەڕەشەی سەختی لێ ئەکا چونکە ئەو کاتە و زەکاتە ئەبێتە مارێکی گەورە و لە قیامەتە ئەزیێتێدا و ڕاپێکی جەهەنەمی ئەکا خوا پەنامان بدا خوای گەورە لە هەموو لایەکمان لە جەهەنەم دوور بکاتەوە ئەمجا خاڵێکی ترەوە ئیمانداران کە منەت مەکە
خێرت کرد منەت مەکە، سەدەقەت کرد زەکاتت دام منەت مەکە. زەکات منەتی نییە ئیماندارە، ئەبێت تۆ مەمنونی ئەو هەژارە بی کە لێت وەرەگرێ. ئەگە هەژار نەبێت زەکات چی لێکەی؟ ئەبێ بڕێ بۆ وڵاتێکی تر ئەو زەکاتت بدەیت و لە وڵاتەکەی خۆت زەکات ئەگەر فەقیر نەبوو هەژار نەبوو شەرع پێت ئەڵێ بێ بڕێ بۆ وڵاتێکی تر هەژارێ بدۆزی تۆ پارەکەی بدەیت. یعنی کە هەژارەکە ئەمڕۆ تێ وڵات خۆی بەپای خۆی دێ وڵات مستحقات تێتەدا لە دەرگات، ئەمە نیعمەتی خوایە. جوان بی دەرێ و بە شتێکی جوان و باش هەوڵ داوەنیشی بدەرێ ئیسفادە بکە بە چاکی بە جوانی. ئەوەشی ئەی بەخشی زۆر جەربا لە بەرچاوی خەڵق نەبێ ئیمانداران، تووشی ڕیا نەبین. هەوڵدەن خۆتان بیدەن یان بیدەنە کەسێکی ئەمین بیگەنتە شوێنی خۆی. ئەمە بە جوانی وا باشترە، چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەوانەی خێر بەئینەکەین بە نهێنی خێریان زۆر گەورەیە لەگەڵ ئەوانەی بەسڕەی کرد، ئیلا کەسێک ناچار بێ. سێرەکەی سە لە تۆڕە کۆمەڵایەتەکان داوا ئەکەن ئەوە ناچارن، چونکە ئیمڕۆوای لاتوە خەڵک پارە وەرگری ئەگەر نەزانێت داتەکێ و چۆن بێ سقە نەماوە بێئەدەبینە. ڕجاتان لێکم لە گومان خۆتان بپارێزن، خۆتان قیامەتی خۆتان مەستوێنن ئیمانداران. وەڵڵاهی کەلیمەیەک هەیە وشەیەک هەیە لای خوا، ئەو وشەیە هەرچی عیبادەتەکانتە یە پوچەڵەکاتەوە وریابە لە خۆتۆ مێژە فڵان وایە و فیسان وایە، ئامان سەد ئامان وریابە. دەمی خۆت بگرە تۆ مەدمەدە پاڵی ئەو پارەی بردە و فڵانی کرد ئەو فیسانی کرد. ئەمە خوا ڕاتەگرێ لە قیامەتە والله هەتا ئەو بەندەیە خۆش نوێلێت واللهی بەهەش نابینی بەچاوت. ئەمە شەرعی خوایە، مافی خەڵکە خەڵک مافی خوا هەیە، محاسبەی مافی خەڵک خوا تەواو بوو، خوا ئەتنێرێ بۆ لای مرۆڤەکان. تۆ لەگە فڵان و فڵان و فڵانە حەقیان ئالات بڕۆ زەحمەت نەوێ بزان خۆشە بن لێت، والله خۆش نەبوو پێغەمبەری خوا ئەڵێ بەهەشت نابینێ. کۆت و زنجیر ئەکرێ حەتا ئەوان ڕازیە بن. ئەوانە وا قەرزارن نایدەنەوە. ئەوە بابزانی ئەگەر ئێستا لە دنیادا هەر وەحی بێت خوای پەروەردگار وەحی بۆ بنێرێ بڵێ تۆ ئەهلی بەهەشتی والله بەهەشت نابینێت تا قەرزەکەی نەداتەوە. ئەمە نەسی حەدیثە من ئەمان ناڵێم، بۆیە تەئکیدم پێغەمبەری خوا فەرمی هەر کەسێ قەرزارە قەرزارەکەی نەداتەوە بە کۆت و زنجیر ئەچێتە دیوانی خوا. بەڵام بەداخەوە ئەمڕۆ موسڵمانە ڕۆژوە گرێ پێنج وەختە لە مزگەوتە گاڵتەی تێ قەرزارە کۆ دیێڵە مردین لێمان خۆشەوێ. وازانێ شتێکی زۆر ئاسایە و تەبیعیە. کورە ماڵە ئاوا بێ پێغەمبەر نوێژی نەکردە لەسەر قەرزاری، لەوە خەتەترەیە. پێغەمبەر لەسەر هەر کێ صلی الله علیه وسلم لەسەر هەر کێ نوێژ بکە خوا ڕەحمی لێکە، نوێژی نەکردووە لەسەری کەسێ قەرزار بێ. هاوردیانەوە تێتی قەرزارە وتیان هاوتێ خۆتان نوێژ کە من نوێژ ناکەم. چەندێ خەتەرە ئیشەکان ئێمە گشتی وامان لێهاتووە بە سادەیی وەرێگرین. ئەی بۆ وابی قەرزاری بڕۆ قەرزەکەت دەرەوە هەتا دنیایە لە قیامەتە درەهم و دینار نییە بیدەیتەوە. بەخوا چی حەسەناتە ئەیبا ئەبێ وریای خۆت بیت موسڵمانانی خۆشەویست. ئەم مانگا ئەو مانگەیە ئیمانداران کە ئینسانی موسڵمان خێری وە چاک وە خێری باش ئەنجام بدە، چونکە لەم مانگا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەسێک بووە لەو کەسانەی کە زۆرترین خێر و سەدەقەی کردووە. ببەخشن موسڵمانەکان یەک بە حەوسەتە یەک خورمات نەبەخشی خوای گەورە نووسێ بۆ بەندەکەم یەک دانە خورما نەک قاپێ یەک دانە خورما کە بەخشیت خوای گەورە 700 دانە خورمات بۆ دەنووسێ. یەک کانتۆر ئاوت بەخشی خوا 700 دانە کانتۆری ئاوت بۆ دەنووسی. یەک 1000 دینار نووسی خوا 700 ئەنووسێ کە خێر چیمانێکە چ ئەمە ئەڕوا ئەوە ڕۆیش نوێی ڕۆیی ئەڕوا و تەواو ئەبێ کەمێ تەحەموولتان بێ کەمێ سەبرتان بێ تووڕە مەبن لە یەکتری دڵی یەکتری عاجز مەکەن بۆ شتێک ئەڕوا ئەم شتانە. دڵتان گەورە بێ ئێواران لەسەر سفرە دڵتان گەورە بێ با دڵمان گەورە بێت چەند ڕۆژێکی تری ماڵ بەخوا ڕۆتەوە بێ. تەرایحەکانتان مەفەوتێن وریا بە بۆڵە بۆڵ مەکە قاڵە قاڵ مەکە. ئەی بۆ پیاو بۆڵە بۆڵکانەوە مزگەوتە وەڵا درێژە 5 دقە و 10 دقە کورە ئەڕوا بەخواستی ڕۆژەکە ڕۆی کوڕ نییە دوای عیشا ڕکاتێتر بکە بۆت نییە یەک ڕەگات بۆت نییە بکەیت دەدانیشە دەمانە بکە بۆ خۆت نیم سەعاتە 3 چارەکە نوێژەکەی لای خوا خوای نووسێ بنووسن بۆ ئەم کۆمەڵەکە تەراویحیان کردووە بە جوانی لە دیوانی خوا ئەڵێ بنووسن بۆیان ئیمشەو هەتا بەیانی نوێژیان کردو. ئەیدا چی گەرە گەرەکەوە 10 دقە وەک تەقلەتەوەی کەم بۆت ئەی بابا آخر وایێ
هەمووش دەپەلە ها پەلە ئەی دەبا نوێژێ بکەین خوشوع بێ لەسەر خۆمان پەلەمان چییە ئەی دەبا بۆ خوا کەمێ بێسین لە دیوانی خوایە ئیماندارانی خۆشەویست مسلمانە بەڕێزەکەن شتەکان با ئێمە دڵمان کەمێ فراوانتر بێ جوانتر بێ خێر و سەدەقە ئەوانەی هەژارن ئەوانەی لێ قەوماون ئەوانەی نیانە چاوتان لێیان بێ ئیمانداران چاوت لێی بێ هەر نیتە ئێوارە چێشتت کرد چێشتی خۆش قاپێکی بدا هاوسێ کرد کورە با هەیە چیبی دەرێ با بینتان خۆش بێ دراوسەکان کەمێ ئاوا تەپوتۆز گردێتی ناخۆشی با بچێ لاچێت نەمێنێ لە بینمانە برایە کە بینی کەمێ بینت نییە لەگەڵی خۆش شتێکی بۆ بەرە داینە لە بەردەمیا دای بنە لە بەردەمیا و هیچ مەڵێ ئەم شتانە خۆشە ئیمانداران ڕەمەزان وامان لێیەکە کە ئێمە دڵمان لە یەکتری پاک بێتەوە و چاومان لە هەژار و نەدار و لێ قەوماو بێ بۆ ئەوەی ئەو هەژارانە ئەو لێ قەوماوانە هیچ نەبێ وەک ئێمە بژین لە مانگا هەر لەم مانگا لای کەم زۆر ناڵێن دوای ئەمە بۆیە ئەمە سیفاتی پێغەمبەر بووە سەڵ سەلەم ئەفەرمن پێغەمبەری خوا سەڵ سەلەم وەک با بووە با ئەها با بێت چیەکە هەموو شوێنێ دەگرێتەوە لە ڕەمەزانە لە خێراوا بووە دەستی لە هەموو خێرێکا بووە رسول الله صلی الله عليه وسلم یەکێ لەو کارە گەورانە ئومێدەوارم لە خوای پەروەردگار خێر و سەدەقە و زەکات و هەمووی لە هەموو لایەکتان قبول بکە ئینشاءالله ئومێدەوارم لە پەروەردگار داوا ئەکەم لە خوای گیان جل جلال و عیبادەتی ئەم مانگە ڕەمەزانە بە تایبەتی ڕۆژوو لە هەموومان وەرگرێ و بانگمان بکە لە قیامەتە لە دەرگای ڕەیانەوە خوای پەروەردگار کە دەرگای ڕۆژوانە بمان کەتە ژوورەوە خوای گەورە لە گەرمای قیامەت نەجاتمان بدە